لو أنزلنا هذا القرآن على جبل 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 لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حال لواني بينصتو هج لواني كان تفسير القرآن بيروز بيم وخزمتان وبس رزامن دي رب العالمين وهي دارم اوي ازي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل هل أنبئكم بشر من ذلك مثوبة عند الله من لعنه الله وغضب عليه وجعل منهم القردة والخنازير وعبد الطاغوت أولئك شر مكانا وأضل عن سواء السبيل. مالي خوش أستان خوي ولا لو أتبيروز دادا فرمي قل أتبيان بلي هل أنبئكم بيتان رابقينم بشر من ذلك بخراب تلوى مثوبة عند الله بخراب تلوى لقران ومصير يعني لا يا رب العالمين من لعنه الله أو كسيك واخوال لعنة ليك وغضب عليه غضب ليقرته وجعل منهم القردة والخنازير وهدلوان هندش ليكردن ببراز وهندش ليكردن بميمون وعبد الطاغوت وهندش ليكردن بعبدي طاغوت وتبون كويلة والطواغيت أولئك شر مكانا أوان خرابترن لمكانته لمصيري والقرانويان وأضل عن سواء السبيل وهروها لراست الرقاك لهمو كسيق قمراترن ديارو آتا علاقي بآت كيف يشوتره كوكولواني رابردو لخزمتي دابون خواهي قول سبحانه وتعالى آت رابردو باسي أوي كرد لبمان قل يا أهل الكتاب هل تنقمون منا إلا أن آمنا بالله وما أنزل إلينا وما أنزل من قبل وأن أكثركم فاسقون. لو آتيت خواهي قول سبحانه وتعالى فرماني بابيغمبر صلى الله عليه وسلم كواب أهل الكتاب بلي وهم مسلمان لدواء بيغمبر صلى الله عليه وسلم بيغمبر تشتيك هي أنقول تنقمون منا لما تورنا وعيب دار ما عندك بي إلا أولا بك إيمان من برب العالمين هنا بتاكو تنيا وإيمان من بو قرآني كواداب زيلبو من وهرها كتاب كاني تر كوالنا رب العالمين دابزيا أو عيب لإيما دي بينوا كواب لأساس أو زي جاي فخر الشانازي أو هموي خير بيش شويك عيب الشر خرافي تيدانيا يتلير دا خواهي قد فربيان بلي قول لي هل أنبيكم بيتان رابقينم بشر من ذلك كواتزياتر هل أنبئكم خطابك وكزانان دفرمون موجهة لبوشي لبو جولك هندش دلين موجهة لبو كافر كان بقشتي هندش دلين موجهة لبوشي لبو إيمان داران بلام أو رأيي كوا زياتر باز لأهل كتابك وبتايبتي جولكش كأوانا عيب لإيمان داران دبين نوا خواهي قد فرم بوان بلي هل أنبئكم آبيتان رابقينم بشر من ذلك باشتيك خرابتر لوا ذلك واتأو عيبك أنقول أيمتان بيني توا وكوت ما لآتك رابردو كوا أوي كوا أيمة تيمان داهي وأنقول بعيبي تيدقان لأيمو بسببي أو وغضبتان لأيمة قرتي ورقتان لأيمة دبي توا أوي كوا إيمان من با رب العالمين هنا بتاكو تنيا وهروها إيمان من هنا بقرآن وبهمو كتاب كان بيشوتر كلام بيغمبراني بيشوتر دابزي عليه الصلاة والسلام كواتا ذلك أوشتي كأنجوب إيما بيعيب دار دكان
کەوەکو وتمان لە ئەسڵەوە خەیرە بەڵام ئەنگۆ ئێمە پێ عیبدار دەکەن کە گوایە شتێکی خراپە لەوە خراپترتان پێ بڵین کەواتە لێرەدا لە بابی با بڵێن مجادلە و محاجێ لەگەڵیان یعنی کە ئەنگۆ وا ئیدعا دەکەن کە ئەو عەقیدەی ئێمە شەڕە دەی ئەگەر ئەوەتان پێ شەڕە لەوە خراپترتان پێ بڵین لەوە خراپترتان پێ بڵین کەواتە قل هل أنبئكم لبو أهل كتاب وذلك لبو أو عيبي أو نقطي دقرته وكوا أنجو بيتان وعيب لأيمدا قل هل نبيكم بشر من ذلك مثوبة عند الله كواتا بيتان رابقينم بشتيك كوا خرابتر لوي أنجو بعيب دادن لولايم وزلير تمشابكين قل هل أنبئكم بصيغة استفهامي هل أنبئكم لنبأ وهاتية نبأيش همو خبري شي جرنجا كوات لير ده سرتايا شي زور بهيز هروكو همو قرآن بيروز هروا بهيزة تماشا ذكي بصيغة استفهامية وتوكو برسيار اللي عندك ريتن توكو سرنزيان راب تشيشيتن وهروها أنبئكم أو خبرو هوال جرنجتان بيرا بقينم بالشر من ذلك بخراب ترلوا إتر لا مثوبة عند الله توكو قتمان كدفرمي بالشر من ذلك وكو بعربي على سبيل المشاكلة والمجاراة لتفكير اليهود الفاسد وزعمهم الباطل كواتلير دا وكو مناقشة لبيني مسلمانان ولبين أهل كتاب وكو بلي مجاراة ومشاكلة لقل دكاتن أو فكر تصور باطلين جو أو عقيدة فاسد وبوغنين جو كقوايا ادعا دەکەن ئەوەی ئێمە لەسەری داینە شەڕە دەیوەرە با خراپترتان پێ بڵین لەوە ئەگەر ئەوی ئێمە خراپبی مەثوبەتەن عیند الله واتە خراپترتان پێ بڵین لەوەی کە ئەنگۆ ئێمە پێعیبدار دەکەن لە کاتێکدا خراپتر لەوە هەیە کەوا مەثوبەتەن عیند الله کاتێکەوە ئەو کەسە دەگەڕێتەوە لای رب العالمین چ جەزایەکی سابتی لە بۆ ئامادەکرا مەثوبە واتە الجەزاء الثابت مەثوبە مەصدارێکی میمی ثەوابە كواتا وكراغب درة الثواب ما رجع إلى الأعمال من جزاء أعماله كواتا الثواب أوي كوازي أتلا مقابل كردوكان وريد قريوة لبروي الثابة يثوبوا بمعنى قران ودي كاتك وكسك هركارك أنزام دكات جزاء وسزايكي ياخذ جزاء وباداشتكي لبوي دقريتو لبو خوي دقريتو يتر مثوبة عند الله وكو كبمصدر هاتيه واتە ئایا پێتان ڕابگەینم شتێک خراپتر لەوەی ئێمە پێ عیبدار دەکەن لەوە خراپترتان پێ بڵێن کەوا ئەو کەسەی کە ئەوەی تێدا بیتن مەثوبەیەکی چەند خراپی هەیە لای رب العالمین واتە جەزایەک چەند خراپ و جەزایەکی ثابتی هەیە لای رب العالمین لە بۆ ئەو کار و کردوانەی کە دەیکا مەثوبەتەن عیند الله ئیتر دەفەرمی ئەو شتانی کەوا ئەوان بابڵێن پێی گرفتارن ئەوەی کە ئەوان لە عەقیدە و لە کار و کردەوە خراپ و بۆگەنەکانیان هەندێکیان لە بۆ باز دەکاتن کەوا بزان ئەوە کار و کردەوە عەقیدەی گۆیە لە کاتێکدا ئێمە لەسەر عەقیدەیەکی خاوێن و عەقیدەیەک کە خوا فەرمانی پێکردیە ئێمەی پێ عیبدار دەکەین دەوەرە بزانین داخوا کار و کردەوە و عەقیدەی گۆ کووە ئەویش چییە کەوا کار و کردەوەکانی وان کەوا جەزاکی خراپ یاخود جەزاکی ثابتی خراپ لە بۆتان ئامادەکرایە ئەوش ئەوەیە کە هل أنبئكم بشر من ذلك مثوبة من لعنه الله أو كسيكوا خوا لعنتي لكرديا أو كسيكوا خوا لعنتي طبعا هم صفات يهودا خوا لعنتي لكردينا لرحمتي خوي بدوري خستينا وغضب عليه وغضب ليقرتينا بسبب أو كارو كردواني كهيتيان علميان هي كاري بينا كانوا خواي قول غضب ليقرتينا وجعل منهم القردة والخنازير لمقابل أو قباحتاني أوان كرديتيان هندش لكردينا بميمون وهندش لكردينا براز كوا إشارة لبو أصحاب السبت وكل سورة البقرة لسورة الأعراف بتفصيل ترباسي عندك كاتن وكو معلومة بكورتي أوانك خواي قول فرماني بيكردبون كوالك ناري دريابون نابي روجي شموان كار بكن والتفرغ بكن لبو عبادت يتر روجي شموان وكو ابتلاو تاخكنويك ماسي زور دهاد لبو كناري درياكا اوانيش نان دتواني
ڕاوی بکەن و لیان حەرام بوو هەستان حیلەیەکیان کرد بۆی کەوە تۆڕیاندا دەناوە ماسیەکان پێوە دەبوون بەڵام لە ئاو دەریان نەدەهینان لە بۆ یەکشەم دەریان دەهینان ئیتر لە نەتیجەدا کاتێکەوە حیلەیان کرد لە شەریعەتی ڕەب العالەمین خۆی گەورە سوبحانەهو وتەعالا مەسخی کردن بۆی کەوە ئەوانی کردن بە مەیمون و بەراس ئیتر ئەوە ئەفعالین گۆیە و ئەوە نەتیجەی کردەوەکانتان وەجعل من القردة والخنازير وعبد الطاغوت و هەروها ئەوانە کەسانێک کردکەوە عبد الطاغوتیان تێدا طاغوت هەموو ئەوانەی کەوا دەپەرسترێن لە غەیری الله سبحانه وتعالى طاغوتە لەبەرەوەی سنووری بەندەتی بەزێندرا تێیدا بە ئیلاه و پەرسترا و دانرایە والعیاذ بالله لە سەروی هەموو طاغوتەکانی شەیطانە وەکو زانان دەفەرمون ئەوجا هەموو ئەوانی کە دەپەرسترێن لە غەیری الله ئەوجا بەشەرێک بی جنێک بی یاخود دارێک بی بەردێک بی عەقیدەیەکی پوچەڵ بی هەرچی بی ئەو پێی گوترێ طاغوت تر دەربارەی ئەو ئاەتە بە تایبەتی لێرەدا وەکو کە باز لە جوولەکەیە عەبەد الطاغوت وەکو لە تەفسیری عەبدوڕەحمان بن ناصر سەعید دەڵێ واتە ئەوانە کەسانێکیان تێدا کەوا شەیطان دەپەرستن عەبەد الطاغوت لەبەرەوەی بەفیتی شەیطانە ئەو محارەبەی ئیسلام و ئەهلی ئیسلام دەکەن هەندێک دەڵێن عەبەد الطاغوت لێرە ئیشارەتە بە ئەوەی کەوا عیبادەتی عیجل و گۆلکەکەیان دەکردکەوە لە بەنی ئیسرائیل قسەکەی معروفە و یاخود عیبادەتی ئەو کاهین و ئەحبارانەی خۆیان دەکردن کاتێکەوە حەلالیان لە بۆ حەرام دەکردن و حەرامیان لۆ حەلال دەکردن ئەوانیش کاتێکەوە ئیطاعیان دەکردن وەکو تاغوتێک بۆ ئەوانیش پەرستنیان لۆ ئەنجامدا ئیتر کەواتە ئەی جوولەکەینە چ شتێک بەعیب لە دینی ئێمە دادەنێن و دەیکەنە مایە ئەوەی کەوە ئێمەی پێ عیبدارکەن و غەزەبمان لێ دەگرن لە کاتێکدا پێتان ڕابگەین ئەفعالی خۆتان کۆکەوە زۆر خراپتر لەوەی بە شەڕی تێدەگەن لە ئێمە لەبەرەوەی ئەوەی ئێمە لەسەردا بە هیچ شێوەیەک شەڕ نییە بەڵام ئەنگۆ ئیدعا دەکەن شەڕ دەیوەرە خراپتر لەوەتان پێ بڵێن خراپتر لەوە پێتان بڵێنکەوە چ سزایەک چاوەڕێتان دەکەن لە ڕەب العالەمین جەزایەکی ثابت کەوا خوای گەورە هەر لە دنیادا چی لێ کردینە هەندێک لەوانە خوای گەورە غەزەبی لێگرتن هەندێک لەعنەتی غەزەبی لێگرتینە و لەعنەتی یانی لێ کردیە و هەروها ئەوانی کردینە هەندێک لەوانی کردینە بە جوولەکە بە مەیمون و بە بەراس هەندێک لەوانەش کردینی بە عەبەد الطاغوت گۆلچیان دەپەرست یاخود شەیطانیان دەپەرست یاخود ئەحبار ڕوهبانەکانی خۆیان دەپەرست وعەبەد الطاغوت ئولائیکە شەڕ مەکانە ئەوانە خراپترینن ئەوانی کەوا ئەو شتانەیان بەسەر هاتیە لە نزیکردەوەکان ئەوانە خراپترینن لە مەسیر و چارەنووس لە ڕەب العالەمین شەڕ مەکانە دیارە وەکو زانایان دەفەرمون کەوا وەکو لە تەفسیری قاسمی دەڵێتن ئیثبات الشرارة للمكان كناية عن إثباته لأهله کەواتە کاتێک کە دەفەرمی شەڕ مەکانن جێگایەکی ئەوانن کەوا لە جێگا خراپترین جێگان مەبەست لێرە داواتە خەڵکەکە هەندە خراپە خراپی ئەوان گواسترایتۆ لۆ جێگاکەش کەواتە خراپی ئەوان تەسیر لەسەر جێگاکەشیان کردیە کەواتە وەکو دەڵێ ئەوانن کەوا خراپترین مەکانەتیان هەیە لە ڕەب العالەمین و یاخود هەندێک لە زانایانش دەفەرمون شەڕ مەکانن بەعتیباری داهاتوو کەوا خراپترین جێگا چاوەڕوانیان دەکا کەوا جەهەنەمە ئولائیکە شەڕ مەکانە وأضل عن سواء السبيل و هەروە ئەوانن کەوا دوورترین کەسن لە سەواء السەبیل لا راست ڕێگاکەی کەوا صراط المستقيمة أو صراطك وأن هذا صراطي مستقيما فاتبعوا ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيل وكل صراط الأنعام داهاتيا كواتا أوان كوا قمراترين كسن لو راست ڕێگای رب العالمين دور كوتينوا تليرش شر مكانا وأضل عن سواء السبيل كوات خراپترین کەسن و هەروە گومڕاترین کەسن معنای ئەوە نییە خۆ ئیثباتی شەڕ و گومڕایی لە بۆ ئیماندارانش بکرێتە ئێمەش بەشێکمان لە شەڕ و لە با بڵێن لە مەکانەتی خراپ و هەروەها لە با بڵێن گومڕایی تێدایە بەڵام ئینگۆ خراپترە ناوانییە من حيث المبدأ بە هیچ شێوەیەک ئەو منهج و مەبدەئەکەوە بریتیە لە قورئان و لە سونە بە هیچ شێوەیەک شەڕی تێدانیە و گومڕایی تێدان بەڵکو هەمووی خەیر و هیدایەتە هەمووی خەیر و هیدایەت و نورە بەڵام ئەوە وەکو لە سەرەتادا دەفەرمیتن قل هەل نەبیکم بشەر من ذلك ئەوەی ئەنگۆ بە شەڕی تێدەگەن لە ئێمە ئەوەی ئەنگۆ بە خراپەی تێدەگەن ئەوەی ئەنگۆ بە عیبی دادەنێن لە ئێمە لە حەقەتدا بە هیچ شێوەیەک نەخراپەیە و نەعیبە و نە شتێکی خراپ و گومڕاییە
بەڵام جەدەلەن لەگەڵ ئەنگۆ وەکو لە بابی مجادلە ئەگەر ئەنگۆی بە خراپتر دەیوەرە با خراپترتان پێ بڵین دایوەرە با مەسیری خراپترتان پێ بڵین گومڕایی خراپترتان پێ بڵین کە بریتە لەوەی لەو منهەجە و لەو عەقیدە پوچەڵە و لەو کار و کردەوە خراپەی کە ئەنگۆ لە سەریدانە و ئیتر لەو مەسیر و چارە نووسە خراپەی کەوا چاوەڕێتان دەکاتن تر بەو شێوەیە خوای گەورە سوبحانه وتعالى دەفەرین بەو شێوەیە قسەیان لەگەڵ بکەن و مجادلەیان لەگەڵ بکەن ئەوجا پاشترێش خوای گەورە سوبحانه وتعالى هەندێک لە مەظاهری نیفاق و خیداعی ئەوان بە چ شێوەیەک دەیانەوێت مسلمانان هەڵخەڵەتێنن بە چ شێوەیەک منافقاتیان لەگەڵ دەکەن هەندێک لە مەظاهرەکان و شێوازەکانی کە ئەوان ئەنجامیاندا بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەرامبەر بە ئیمانداران خوای گەورە لەمان باز کە لە ئاەتی دواتر بەڵام لەبەر تەوابوونی کات لێرە دەوەستین بە پشتیوانی رب العالمین لەوانەی داهاتوو دێنەوە خزمەتی وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون